هاوڕێیان ئەم کاتتان باش ئەمڕۆ باسی ڤیزەی گەرەنتیەکەین. بەڵێ تەواو بیستت ڤیزەی کەنەدا بە گەرەنتی هەتا ئەگەیتە ناو خاکی کەنەدا هیچ بڕەپارەیەکت لێ ناڕوە و هیچ بڕەپارەیەکت لێ وەرناگرن. ئەم ڤیزەیە داواکاریەکانی ئاسانترە، ئەزمموی کار زۆر گرنگە. تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی مەرجی سەرەکینی ئەگەر هەتە زۆر باشەوە ئەگەریشنی تەکێشە نیە. هاوڕێیان تەنها پاسپۆرتەکانتان ئەنێرن بۆ ڤیزەی کار، بۆی ڤیزەی کار وەرگرن یاخود ڤیزەی گەشتیاری وەرگرن. دوو جۆری هەیە ڤیزەی گەرەنتی کەنەدا، ڤیزەی کار یاخود ڤیزەی گەشتیاری، بەڵام ڤیزەی قوتابی نییە. بۆ ئەو کەسانەی خێزاندارن و مناڵیان هەیە ئەتوانن ڤیزەی کار هەڵبژێرن، لەبەرەوەی هەمووتان بەیەکەوە ئەتوانن سەفەری کەنەدا بکەن. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم جۆرە ڤیزە هاوڕێیان بینەری ئەم ڤیددیۆ بن هەتا کۆتایی بۆەوەی هەموو زانیاریەکانتان بۆ ڕوونکەمەوە بۆ چۆن بتوانین سوودمەند بین، چەندێکی تێچێ، نرخەکەی چەنە، ماوەکەی چەنەوە بێت چەندێک چاوەڕێ بکەین. بیرت نەچێ سەبسکرایبی کەناڵەکەم بکەی بۆی ئاگاداربی لە هەموو ڤیددیۆکانی داهاتووم و هەروەها بۆ ئەوی ژمارەی سەبسکرایبەرەکانمنی زیاد بێ بۆی ڤیددیۆکانم زیاتر بەناو خەڵکە بڵاو بێتەوە، خەڵک زیاتر ئاشنای ڤیددیۆکانم بن و بۆ کەسانی حەز دەکەن کۆچ بکەم بۆ کەنەدا. هاوڕێیان سەرەتا بەخێر بێنەوە، هیوادارم زۆر باش بن. ئەمڕۆ ئەم ڤیددیۆم ئامادە کردووە لەسەر ڤیزەی کەنەدا بە گەرەنتی. ئەزانم پێشتر وتومە ڤیزەی کەنەدا بە گەرەنتی بوونی نییە، بەڵام لەم ڤیددیۆیە ئەمێ هەندێک ڕوونکردنەوە بیەم. ژمارەیەکی زۆر خەڵک نامە بۆ ئەنێرن لە فەیسبوک و لە ئیمێڵەکانم، بۆ ئیمێڵەکانم نامە ئەنێرن، پرسیارەکەن ئەڵێن کۆمپانیەکانی کوردستان ئەڵێن ڤیزەی گەرەنتیمان هەیە بەڵام نرخەکەی زۆرە و هەتا نەگەیتە ناو خاکی کەنەدا هیچ بڕەپارەیەک نەی. با بزانین ئەم پرۆسەیە چۆن دەست پێکە و چۆن ناوت ئەنووسی و تا چەندێک ڕاستە یاخود ڕاست نییە. هاوڕێیان پێشەوەی دەست پێ بکەم هەفتانە بینەرێکی زۆر تازە ئاشنای ڤیددیۆکانمە بن و تازە کەناڵەکەمە بینن. ئەمێ پێتان بڵێم بەخێر بن. من ناوم سۆما جەبارە، ئێستا لە کەنەداژیم و جاروباریش ڤیددیۆ پۆستەکەم لەسەر ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا. بۆ کەسانەی بینەری بەردەوامی ڤیددیۆکان من زۆر سپاس کە ئەمڕۆژ بینەر من. ئەمڕۆ باسی ڤیزەی گەرەنتیە. وەکوتم خەڵکێکی زۆر ئەیانەوێ لە ڕاستی و دروستی ئەم ڕێگایە دڵنیا بنەوە. کۆمپانیەکانی کوردستان پۆستەکەن ئەڵێن ئێمە ڤیزەی گەرەنتیمان هەیە. ئەڵێ یەکەم جار پاسپۆرتەکەت ئەنێری هیچ بڕەپارەیەک نایی، دوای ئەوە چاوەڕێی چاوپێکەوتنەکەی. چاوپێکەوتنەکە لە قونسوڵخانەی کەنەدایە لە هەولێر یاخود لە وڵاتی تورکیا ئەچی چاوپێکەوتنی کارەکەی و پێویستیش ناکە ئایلست هەبێ، ئەگەر هەت بێ باشەوە، ئەگەریش نەت بێ کێشە نییە. ئەمە ئەو قسانەیە کە زۆر دووبارە ئەبنەوە لە زۆربەی نووسینگەکان ئەم شتت پێڵێن. ئەڵێن ڕێگایەک هەیە، بەم ڕێگایە ئەچیت ڤیزەی کار وەرەگری، ئێمە ئەدبینە ئەو هەرێمەی کە خۆت ئەتەوێ، خۆت حەزلێتی، بەپێی ئەزمموی کارەکەت کارێکت بۆ ئەدۆزینەوە. و تۆ کە گەشتیتە ناو کەنەدا ئەو کاتە ئەو بڕەپارەی کە ئێمە ئەمانوێ ئەو بڕەپارەی ئەی. اینجا هاوڕێیان پێش ئەوەی ڕوونکردنەوە بیەم، سەرەتا ئەزانم ئێستا زۆر هەستە کرد ئەو قسانەی کە کردم ڕاست بووایە. بموتە بەڵێ ڤیزەی گەرەنتی بوونی هەیە، بەڵام بەداخەوە ئەبێ ئێستا بێهیوات کەم دیستان ئەم قسانەی کۆمپانیەکان ئەیکەن هەمووی دوورە لە ڕاستیەوە، هەمووی ساختەیە، شتیوابوونی نییە، ئەم شتە نابێت، ناکرێ، مەحاڵە، چی بڵێم، زۆر دوورە لە ڕاستیەوە. ئێستا پێتان ئەڵێم بۆ دوورە لە ڕاستیەوە، تکایە وەکو ئایلستەکەی لێمەکەن. من هەر پۆستێک بکەم ئەگەر باسی خوێندنیش نەبێت، باسی هیچ نەبێت، یەکێک هەرە بێ کۆمنت بنووسێ بڵێ بەبێ ئایلست نابێ، باسی بابەتێک بکەم زۆر دوور بێت لە کەنەدا و هیچ باسی هیچ شتێک نەکەم، پۆستێک بکەم وێنەیەکی خۆم دانێم ئەڵێ نابێت بەبێ ئایلست. ئەنجا ئەمەش وەکو بەبێ ئایلستەکەی لێمەکەن کە ئەڵێم ڤیزەی کار بەبێ ڕەزامەندی حکوومەتی کەنەدا نابێت، بەبێ بەڵگەنامەی LMIA نابێت، یانی نابێت. وەکو ئەوایە من بێمە یوتیوب ڤیددیۆیەک دانێم بڵێم هاوڕێیان ماست ڕەنگەکەی ڕەشە، ئێوە چی ئەڵێن؟ ئەڵێن ئەم شتە دوورە لە ڕاستیەوە، مەحاڵە، ناکرێ، واقعی نییە. هەر کۆمپانیایەک پێت بڵێ من ڤیزەی کارت بۆ ئەدۆزمەوە، ڤیزەی کار بە گەرەنتی، وشەی گەرەنتی، وشەی گەرەنتی یانی وشەی مەحاڵەیە. هەر کەسێک بەستی یەکسەر بزانە ساختەیە، جارێن نەیڵێ ینی نەڵێ گەرەنتی، بەس بڵێ یەکسەر بزانە ساختەیە. ئەمە یەک.
هەر کەسێک کوتی هیچ بڕەپارەیەک نای تا ئەگەیتە کەنەدا ساختەیە یەکسەر ناتوان بڵم بڵۆکیکە بەڵام یەکسەر نووسنگەکە بەجێبێ لە کۆمپانیەکە بەجێبێ لە چکە ساختەیە. هەر کەسێک کوتی ڤیزەی کارت بۆ وەرەگرم چاوپێکەوتنی کارەکەی لە قونسوڵخانەی کەنەدا لە هەولێر کە کەنەدا ئەسڵەن قونسوڵخانەی نییە لە هەولێر و دووەم یاخود ئەچیتە وڵاتی تورکیا هەروتی چاوپێکەوتنەکەیت ئەوە یەکسەر کۆمپانیاکە بەجێبێ لە نووسنگەکە چونکە ساختێ بۆ لەبەر ئەوەی هەموو ئەو فۆرمانی کە تۆ پڕی ئەەکەیتەوە خوێندن بێ ڤیزەی گەشتیاری بێ ڤیزەی کارکردن بێ PMP بێ ئەکسپرێس ئێنتری بێ هەمووی بە ئۆنلاینە پێویستی بە چاوپێکەوتن نییە تەنها فۆرمەکان بە ئۆنلاین پڕەکەیتەوە ئەچی پەنجەمۆر ئەەکەی لە سنتەری پڕکردنەوەی ڤیزەی کەنەدا لە هەولێر کە ئەکەوێتە سەر شەقامی گوڵان لەکوێ بوو تەنیشت قونسوڵخانەی تورکیا. هەر کۆمپانیایەک پێت بڵێ من ڤیزەی کارت بۆ ئەدۆزمەوە تۆ تەنها چاوەڕێکە پێویستی بە تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی نییە پێویستی بە ئەزمونیە پێویستی بە هیچ نییە ئەوە بزانە ساختەیە بڵۆکیانکە و کۆمپانیەکەشیان بەجێبێلە کە ئەچی بۆ ناونووسی. هاوڕێیان ئێستا پێتانەڵێم بۆچی ئەمانە ساختەیە کە تۆ تەقدیمی ئیشەکەیت سەرەتا ئەبێ بە ئۆنلاین لە وێبسایتی جۆب بانک لە وێبسایتی ئیندید لە وێبسایتی مۆنستەر یان هەر وێبسایتێکی تر پرۆفایلی لینکدئینەکەیتەوە بە دوای کارە ئەگەڕێی لە کەنەدا. ئەگەر خاوەن کارەکە ڕازی بوو چاوپێکەوتنی کارت لەگەڵەکە بە سکایپ بەیان بە ڤیدیۆ کۆڵ بێ ئەبێ باسی خۆت بکەی بە ئینگلیزی باسی ئەزمموی کارەکەت بکەی هەروانیە کەسێک نەتناسێ لە خۆیەوە بێ بڵێ کارمەندێکم بۆ بێنن لە کوردستان نەبزانێت تۆ لە چیە زانی نەبزانێت ئاستی زمانی ئینگلیزی چۆنە بۆیە هەر کاتێک کە تۆ تەقدیمی ئیشت کرد و مقابلەی ئیش چاوپێکەوتنی کارت لەگەڵ کرا ئەمە هەموو هەنگاوەکان نییە ئاگادار بە هەنگاوی زۆر زیاتر ماوە چەند ستێپێکی زیاتر ماوە. خاوەن کارەکە بۆ نمونە من خاوەن کارەکەم ڕێستۆرانتێکم هەیە خواردنی کوردی ڕێستۆرانتێکی کوردیم هەیە لێرە ئەمەوێ کارمەندێکی کورد لە کوردستانەوە بێنمە ئێرە بۆ ئەوی ئیشم لەگەڵ کات لە ڕێستۆرانتەکەم من هەر کاتێک چاوپێکەوتنم لەگەڵ ئەو کارمەندە کرد لە کوردستان دوای ئەوە ئەچم بەڵگەنامە یاخود تەقدیمی LMIA ئەەکەم لە حکوومەت. LMIA چیە؟ کورتکراوەی Labour Market Impact Assessment دۆکیومنتێکە داوا ئەەکەم حکوومەت ڕەزامەندی بفەرموێ کە من ئەم کارمەندە کوردە لە کوردستانەوە بێنمە کەنەدا. بەبێ LMIA تۆ ناتوانی بە هیچ جۆرێک ڤیزەی کار وەرگری مەحاڵە دیسان ئێڵێمەوە مەحاڵە ناکرێت شتیوانیە impossible مستەحیل تکایە ئەگەر بە زمانەکانی تر ئەزانن بە مەحاڵە چیەڵێن بە تورکی بێ بە فارسی بێ بۆم بنووسن لە کۆمنت بۆەوەی خەڵک بزانن کە شتیوان نییە مەحاڵە ئەم شەقەت ڕووی نایەوە لە هەموو مێژووی کەنەدا. هاوڕێن هەموو هەرێمەکانی کەنەدا بۆ ئەوەی کارمەندی بیانی بێنن بۆ کەنەدا ئەبێت داوای LMIA بکەن لە حکوومەتی کەنەدا ینی کارمەند ینی خاوەن کارەکە بۆ نمونە من کە بزنسم هەیە ئەگەر من تۆ شوەرگرم و عەقدەکەش ئیمزا بکەی لەگەڵم ئەگەر حکوومەت ڕازی نەبێت من تۆ بێنم بۆ کەنەدا مەحاڵە بتانی تۆ ڤیزەی کار وەرگری. تەنها دوو شوێن هەیە لە کەنەدا کارمەند ئەتوانێت بەبێ LMIA بەبێ Labour Market Impact Assessment دۆکیومنت بەبێ ئەو دۆکیومنتە ئەو بەڵگەنامەیە بەبێ ڕەزامەندی حکوومەت کار بکات و تەقدیمی ڤیزەی کار بکات تەنها دوو شوێنە یەکێکی ناوچەکانی یوکۆن لەگەڵ ناوچەکانی ناوچەکانی باکوور پێیانەڵە Northern Territories ئەم دوو شوێنە کە چەند شوێنێک لە خۆیەگرێ ئەم چەند شار و ناوچەیە حکوومەت ئاساییە ڕێگەیاوە خەڵک تەقدیمی کار بکە ئەگەر خاوەنکارەکە ڕازی بوو هەردوو لە ڕێکەکەون و تەقدیمی ڤیزەی کارەکات بەبێ LMIA بۆ هۆکار چیە لەبەر ئەوەی یەک لەسەر نەخشە هەر نایدۆزیتەوە یوکۆن لەکوێ زۆر ساردە لە لای ئەلاسکاوە نزیکە کەس بۆی ناڕوە شوێنێکی زۆر دوورە چۆڵەوانیە ئەگەر حەست لێ کارێ بدۆزیتەوە لەوێ ئەوە ئەتوانی تەقدیمی ئیش بکەی بۆ ئەو دوو شوێنە تەنها لەو دوو شوێنە LMIA تناوێ جگەلەوە هەموو هەرێمەکانی تر لە کەنەدا
پێویستیان بە LMIA هەیە. اینجا بۆ نمونە ئەگەر من بڵێم ئەم لاپەڕەی LMIA دوو جۆری هەیە، پۆزیتیڤ LMIA و نێگەتیڤ LMIA. یعنی چی پۆزیتیڤ و نێگەتیڤ؟ ئەگەر بە پۆزیتیڤ بۆت بێتەوە ئەوە ڕەزامەندی حکوومەتی بەدەستێناوە خاوەن کارەکە LMIA-کەت پۆزیتیڤی پێڵێن، ئەوە تۆ ئەتوانی تەقدیمی کار بکەی یاخود بەردەوامبی هەنگاوەکانی تر. و ئەگەریش نێگەتیڤ بێت حکوومەت ڕازی نییە ئەڵێ لەبەر ئەم هۆکارانە 1-2 من ناهێلم تۆ وەکو خاوەنکارێک وەکو خاوەن بزنسێک ئەم کارمەندە بێنیتە ئێرە لەبەر چەند هۆکارێک ئاماژەی پێکە. ئەم LMIA ئێستا گەل لە گۆگڵ سێرچ بکە بنووسە LMIA، بنووسە پۆزیتیڤ LMIA، یەکۆمە وێنەیەت. ئەم وێنانە هەمووی فۆتۆشۆپن. ئێستا من خۆم نازانم LMIA لاپەڕەکەی لاپەڕە ڕاستیەکە ینی بەڵگەنامە ئەسڵیەکە نازانم چۆنە، نازانم شێوەکەی چۆنە چونکە من نەمدیوە. لە گۆگڵیش زۆر وێنەی نادۆزیتەوە، هەمووی فۆتۆشۆپە، ئەوانە هەمووی ساختەیە فێکە بۆ لەبەرەوەی خەڵک ساختەی لێکە. باوەڕتان هەبێ یوتیوب ڤیدیۆم بینیوە ئەڵێ لە LMIA کۆمپانیا هەبووە LMIA-کەی بە فۆتۆشۆپ بۆ خەڵک ناردو و پارێکی زۆری لێوەرگرتۆ کە گوایە ئەو ڕەزامەندی حکوومەتی بەدەستیان. حەزم لێ نییە بێ هیواتان کەم لەبەرەوەی ێزانم لە سەرەتای ئەم ڤیدیۆتم گەرنتی و ئەم شتانە ویستم سیناریۆکەتان بۆ باس بکەم کە چەندێک دوورە لە ڕاستیەوە. هاوڕێیان شتێکی تریش هەیە، ڤیزەی کەنەدا پێویستی بە چاوپێکەوتنیە لە چەند حاڵەتی تاکتاکەوانی کە سپۆنسەرەکرێنەوەی کە پەنابەرن لە وڵاتێکی تر، لە وڵاتی تورکیا لە ڕێگەی ڕێکخراوی UNHCR-ەوە ئەوانە ئەگەری هەیە چاوپێکەوتنیان لەگەڵ بکرێت، بەڵام هەر ڤیزەیەکی تر چاوپێکەوتنی ناوێت بە ئۆنلاین تەقدیمەکەیت و دوعاکەی ناوت بێتەوە. ئێستا ئەتوانم بڵێم ینی زۆر جار ڤیزە وەکو خۆتان نەزانن ڤیزە ڕەفزی زۆر وەرەگرین، ئەتوانم بڵێم وەکو بزنسێکی لێ هاتووە ڕەفزێکی زۆریان بە خەڵک، بەڵام ئەوەی لەسەر تۆ پێویستە بیکەیت، ئەوەی لەسەر تۆ گرنگە بیکەی ئەوەی فۆرمەکانت بە جوانی پڕکەیتەوە کە ئەچیتە نووسینگەیەک فۆرمت بۆ پڕکاتەوە ئاگادار بە بەیەکێکان ئینگلیزیەکی باش بزانن، چکە تۆ هەر فۆرمێک پڕیەکەیت و ئیمزای ئەەکەیت تۆ ئەم زانیاریانە ئەچێتە داتابیسەکەی تۆ، ینی پەنجەمۆرەکەی تا 2 ساڵ ئەو زانیاریانە لای خۆیان ئەمێنێتەوە، بۆیە بەرپرسیاری لەو زانیاریانەی کە بۆت پڕەکەنەوە یان خۆت بەرپرسیاریان ئەوان بەرپرسیارن ئاگادار بە لە خۆتەوە بە هەڕەمەکی فۆرم پڕمەکەرەوە. ئەگەر نازانی پرسیارەکان زۆر فۆرمی کەنەدا هەیە بۆ گەشتیاری، ڤیزەی گەشتیاریان ڤیزەی خوێندن، بیرم چوو باس چیمە کرد بەڵێ کاتێککە ڤیزە پڕەکەیتەوە ڤیزەی گەشتیاریان ڤیزەی ستودنت قوتابی چەند پرسیارێک هەیە هەمووی بە یەس نۆ یەس ئەوانە کە پێتەڵە پێشتر تۆ چیت کردووە، پێشتر لە چ گروپێ بوویتە، سەر بە حکوومەتی زۆر شتت لێ ئەپرسێ ئایا پێشترکاری نایاساییت کردووە. ئەم شتانە هەمووی ئاگادار بە بەجوانی بیخوێنەرە و لی تێبگە لە خۆتەوە یەسونۆ دامەگرە، چکە هەر ئیمزات کرد و پەنجەمۆرت کرد ئەم زانیاریانە تا 10 ساڵ بەردەستە. جاری دوم کە تەقدیمی ڤیزە ئەکەڵێ ئەوی بۆ ڕەفزم وەرگرت خۆم جارە ساختە شتی ساختەم دانە نابوو، بەڵام هەمووی بەراورد دەکەن لەگەڵ جاری یەکەم کە تەقدیمت کردووە. شتێکی تریش ماوە LMIA دیسانی لێمەوە ئیتر هەموو ڕۆژە بێ من پۆستێک بکەم بڵێم پرسیار ڤیزەی کار بە ڤیزەی کاری کەنەدا بەیەکێک لەم بژاردانەی خوارەوە مەحاڵە بە بەیەکێک لەمانە IELTS، LMIA، حساب بانقی لەگەڵ ئەزمموی کار کامەی تۆ بێکی هەڵبژێری تۆ LMIA ئاوا بێنی پرسیار هەموو ڕۆژە پرسیارتان لێ بکەم بۆ ئەوی بزانن ینی خەڵک هۆشیار بێتەوە کە ئیتر بەستە کۆمپانیا ناتوانێت چیتر ساختە کاری بکە و قوڵتان ببڕۆ پارەیەکی زۆریشتان لێ ببن. هەتا ڤیدیۆیەکی تر هیچم پێ نەما بیڵم، هەتا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵ. بیرتان نەچێت سەبسکرایب کەناڵەکەم بکەن. خواتان لەگەڵ.